إلهي محبوبا لطفي بك وهاتون بأميدي قبسي نور لو من باي نورعتا كچلوسكي تا دڵی تارم نورین کا گەلێ بانگ و سەدا هات و نورێ نەبوو بۆ شەرحی دڵ ئەیامێ کە دڵ ئاوارەی سەد وادی بووە وەلێ هیچی چەشنی وادی ئەیمەن نەبوو خۆمدایە بەر سەد فتیلە و سەد کریشمە و تیشکی نوریم هیچی میسلی یەک گەردیلەی نورەکەی جەماڵت ئەشکەوت و تاریکستانی دڵی ڕووناک نەکردەوە محبوبا گیان گەر بانگ و سەدای وەترک البەحرە ڕەهوای تۆ نەبوایە ئەمێستا عەساپەرستێکە بووم عەجەب بێداریەکە دەی عەسا چییە بتوانێ دەریا شەق بکە محبوبا گیان گەر بانگ و سەدای وەترک البەحرە ڕەهوای تۆ نەبوایە ئەمێستا عەساپەرستێکە بووم عەجەب بێداریەکە دەی عەسا چییە بتوانێ دەریا شەق بکە ئیلاهی لەو ساتەوەی پرسیوتە ئەئیلاهٌ مع الله نەفسی سەرکەش دەبێ لەژێر خەنجەری تۆ ناسی خوێنی لێ بتکێ تا نەبێتە پادشا و ئیلاهە و هەوا پێناسی نەبێ ئیلاهی ئەگەر چی درەنگ هاتم بەڵام بە کۆڵە هیواوە دێمە دەرگا و ئاستانەکەت ئەگەر چی درەنگە بۆ سەفەر بەڵام تاسەی ئەم دڵەتینوە بشکێنە و قبوڵم کە ئیلاهی هەرچەندە پڕپڕم لە گڕووگاڵی مناڵی پڕپڕم لە تاسەی نەفسانی و زرکەتاڵی هێشتاش جارە جارە نەفسم بۆ هەوا دەشنێ و دەبمەوە میوەیەکی کاڵ ئیلاهی بمبەخشە کە هەندێک جار لە ئاداب و ڕێ و شوێنی سەفەر و ڕێگەی حزور نازانم و بەلەد نیم سەرگەشتە و دێوانەم و عەوداڵی ڕێ حەقیقەت سرم لەم حاڵە بێ ئەحواڵە دەرناچێ جارێک دەدۆزمەوە و جارێکیش ونت دەکەم ئیلاهی ساتێک دێمە حزور و تامی وەصلت دەچێژم ساتێکی شوێڵی سارام و لە فیراق تا هەڵدەقرچێم ئیلاهی تازە لەو خەوە قوڵە بە ئاگا هاتوومەوە دەسا بێداریم دەوێ تا هەرگیز خەوی غەفڵەت نەچێتە چاوم یا ڕەبی دەستە خۆش بێخوا بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویستمان خۆشحاڵین جارێکی دیکە بووینەوە میوانی ماڵەکانتان لە خوای گەورە دەپاڕێنەوە کە تاعەت و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت ئینشاءڵڵا ئازان و خۆشەویستانمان ئەم شەویش لە بەشی دووی بەرنامەی سیگەوهەر لە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست دەبین شەوێکی پڕ ئەدەبی شەوێکی پڕ عیرفانی پڕ سرود و مناجاتی ئاینی ئینشاءڵڵا پێشکەش بە ئێوەی ئازوو خۆشەویست دەکەین بەو هیوایە کە هەم ئێوە هەم ئێمەش لێرەوە لە ستۆدیۆ دڵ و دەروونمان ئاوپڕژێن ببێت بە ئەدەبیاتی عیرفانی بە مناجات بە کۆمەڵێک سرودی پڕچێژی ئاینی پیرۆزی ئیسلام خۆشەویستانمان ئەم شەو لەگەڵ میوانەکانمان دەبین لەنیا ئەگەر سڵاوتان لەبێت خۆشەویستان و ئازیزانی پرۆگرامی سیگەوهەر زۆر خۆشحاڵین لە شەوێکی تردا بە ئێوە خۆشەویست شاد بووینەوە خۆشەویستان ئەم شەویش وەکو هاوکارم کاک دانیال ئاماژەی پێکرد شەوێکی ئەدەبیاتی عیرفانیمان دەبێت ئینشاءڵڵا هیوادارین تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان نابن و ئێوەش کەشێکی خۆش لەگەڵ ئێمە بەسەر بەرن خۆشەویستان پێشەوەی بچینە لای میوانەکانمان زۆر سپاسی سپۆنسەرەکانم ئەکەن باخان حیجاب کە ناونیشانیان دەکەوێتە تەلاری ئاوباریک نهۆمی دووهۆم دوکانی ژمارە 1920 هەروەها لەچکی M&K کە دەکەوێتە جادەی کاک ئەحمەدی شێخ سەر و مزگەوتی گەورە بازاری بەختیاری دوکانی یەکەمی لەچکە بەڵێ ئێستش ئەچینە لای میوانەکانمان کە هەرێک لە محەممەد باران لەگەڵماندایە کە شاعیرە و هەروەها عیرفانیت لە لای ئەوە دەست پێکەین و هەروەها ئەمیر مەلەکی و هەروەها سوهەیل میرکی هەردووکیان سرود بێژن کەم شەو لەگەڵمانە زۆر بەخێر بن کەم حەمەدیان لە جەنابتەوە دەست پێ بکەین
ڕەمەزان و عیبادەتەکان لە کوێ ئەدەبیاتی ئیرفانیدان ئیرفانیت چۆن دەڕوانێتە خواپەرستی چۆن دەڕوانێتە مانگی پیرۆزی ڕەمەزان؟ سڵاوی خۆی گەورەتان لەبێ بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاوات و درود لەسەر پێغەمبەری عەزیزمان محەممەد صلی الله عليه وسلم. بێگومان یەکێک لە مانگە جوانەکان یەکێک لە مانگە پڕبەرەکەتەکان پڕ لە نورەکان پڕ لە فەیزەکانی پەروەردگار مانگی ڕەمەزانە و یەکێک لە عیبادەتە زۆر تایبەت و خاصەکانی پەروەردگار عیبادەتی ڕۆژووە کە تایبەتەوە خۆیە و بۆ خۆیەتی بۆیە ڕوانگەی عاریفان و ڕوانگەی دیدگای ئەوان ڕوئیای ئەوان چ لە نەسرە چ لە شعرە بەردەوام باسی ڕۆژوو و گرنگی مانگی ڕەمەزان حزوری هەبووە. یعنی تەواوی زۆربەی عاریفان و شاعیرانی عاریف ئەگەر سەرنج بین لە بەرهەمەکانیان لە دیوانەکانیان یعنی بەدەگمەن هەیە باسی مانگی ڕەمەزان مانگی پڕنووری نەکرد بێت و گواستنەوەیەکی جوانیان نەبێ لەگەڵ ئەدەبەکەیان و لێک ئاڵاندن و ئاوێتەکردنی لەگەڵ ڕۆژووە چونکە ڕۆژوو تایبەتمەندێکی زۆر گرنگی هەیە ئەگەر عیبادەتەکانی تر هەندێک تایبەتمەندی زاهیری تیابێت ئەوە ڕۆژوو بە تەواوی دیوە زاهیریەکەی لە نێو مرۆڤدا کارەکە بەڵام دیوێکی معنەوی دیوێکی عیرفانیشی هەیە ڕۆژوو ئەو ساتەیە کە مرۆڤ تەنها و تەنها لە پێناوی خوای گەورەدا ئامادەیە لە حەڵاڵەکان و ئەو چۆن لە حرامەکان خۆی پارێزە لە حەڵاڵەکانیش خۆی پارێزێ و ئەمە ڕاهێنانێکی زۆر جوانی پەروەردگارە یەکێک لە جوانترین عیبادەتەکان کە وەکو پەروەردەکردنێک وەکو ڕیاضەتێک وەکو ڕاهێنانێک کە هێناویەتی مرۆڤ ئەو قووەی ئەو ئیرادەی تایەتی ئەو غەریزانەی ئەو ئیستعدادی کە خوا خەڵقی کردووە لە مرۆڤە لە ڕێگەی ڕۆژووەوە تەجەلیەکە زیاتر دەرەکەوێ نوری دەرەکەوێ مرۆڤ ئەتوانێت لە ڕێگەی عیبادەتێکی وەک ڕۆژووەوە زاڵ بێت بەسەر تەواوی ئەو قووە و ئیرادە و خواست و غەریزانەی کە هەیەی لەوێوە گەوهەرەکەی نێوناخی دەرکەوێ لەوێوە ئەو نورەی کە خوددا لە پێناویدا خەڵقی کردووە ئەو مەبەستە سەرەکیە ئەو حکمەتە سەرەکی کە خوا لە پێناویدا خەڵقی کردووە بەدی بێت ئەو خەلیفایەتی کە خوا مرۆڤی بۆ دروست کردووە ڕۆژ و ئاسانکارە پەیژەیەکی زۆر گرنگە کە مرۆڤ لە ڕێگەی بەستنەوەی ئارەزوەکانی خۆیەوە لە ڕێگەی زاڵبوون بەسەریانە لە ڕێگەی کۆت و بەندکردنیان لە ڕێگەی ڕامکردنیان مرۆڤ بەهێز بێت ئیرادەی هەبێت خاوەنی ئەوە بێت زۆر بە ئاسانی زاڵ بێت بەسەر دیوە نەفسانەکە و دیوە معنەوی و عیرفانی و ئیمانیەکەی هەڵبقوڵێ واتە ڕۆژ وەکو کانیەک وایە کە هەتا مرۆڤ ئینسانی ئیماندار کاری تیا بکات چاوگەکەی هەڵقوڵینی زیاترە ئاوەکەی سازگارتر و شیرینتر و جوانترە ئەگەر ڕۆژوو بەممانە معنەویە جوانە بکرێ ئەوە بێگومان ڕۆژوو ئەبێتە کەرەستەیەکی زۆر گرنگ پاڵپشتێکی زۆر گرنگ لە ژیانی ئیماندارە و ئەتوانێ بەرز ببێتەوە عروج بکە بەرەو کوێ بەرز ببێتەوە بەرەو ئەو مەبەستە گەورەی کە خوددا لە پێناویدا خەڵقی کردووە یعنی ڕۆژوو پەیژەیە کە ئێمە ئەگەێنێتە نێو ئەو ئاسمانە گەورەی کە ئێمە عروج ئەکەین بەرەو بەها باڵاکان بەرەو جوانیەکان بەرەو نمایشکردنی پلەی ئینسانی بوونی خۆمان چونکە مرۆڤەکان زۆر جار لە نێو ئەم سەرزەمینە پلەی ئینسانی بوونیان نمایش ناکەن ڕۆژوو هاوکارە بۆ ئەوەی دیوە ئاژەڵی و نەفسانیەکەمان زاڵ بین بەسەریا ڕامی بکەین کۆنتڕۆڵی بکەین و دیوە معنەوی و ئینسانی و ئادەمی بوونەکەمان پیشانی مرۆڤەکان بکەین. دەستخۆش کاک ئەمیر با بێمە لای تۆ کاک محەممەد باسی عیرفانیەت و ڕەمەزانی بۆ کردم ئەمێ تۆ باسی سرود و ڕەمەزان بۆ بکەی پەیوەندی ئەم دوانە چیە بەیەکەوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وبه نستعين حق حمده والصلاة والسلام على خير خلقه محمد صلى الله عليه وسلم وعلى آله أجمعين إلى يوم الدين وبعد والسلام عليكم ورحمة الله وبركاته. السلام. ونديش عرضي صلاة ورز وأدب واحترام لخدمتي بینەران و بیسەرانی خۆشەویستی کاناڵی بەرز و بەڕێزی پەیام خەڵکی بە شەرەفی کوردستان هاتنەوەی مانگی پیرۆز و پڕ لە فەزیلەت و پڕ لە قەداسەتی ڕەمەزان پیرۆز بێ لە گلایک ئینشەڵڵا کە مانگی بێ وەک مانگانی پێشوو پڕ لە خەیر و بەرەکەت مانگی بێ پڕ لە فەزیلەت بۆ ئەم خەڵکە بە شەرەفەوە هەروەها
لازمە کە بێژم هاتنەوەی نەورۆزی کوردەواری پیرۆز بێ لە گلەیەک ئینشەڵا کە ساڵی بێ پڕ لە خێر و بەرەکەت بۆ گلەیک ئینشاءڵڵا. بەحسی ڕەمەزان لە ناو سرودە ئاینیەکانە ئێمە وای لە ڕۆژهەڵات واتینە خزمەتان الحەمدولله سەلامەت بیەخوا الحەمدولله ئەمە جێگەی شانازی و فەخرە بوو ملەتی کورد ئێمە کە لە سنا لە دوو مانگی بەخصووسا یەکێکی مانگی مەولودە مانگی ڕەبیع الئەوەڵ بەهاری ئەوەڵ و مانگی ڕەمەزان پێشوازیەکەین بەڕاستی لەم دوو مانگە مبارەکەوە بەڕاستی زۆر بەرزە بەلامان هەموو تەسنیفکە لێ مەداحی و مەولود نامەخانی و ئەوانەی کە لە دڵی خانەقا و هەڵەکوڵگێت و تێتەبان لە ناو مانگە پیرۆزە هەم مانگی مەولود و هەم مانگی مبارەکی ڕەمەزان زۆر خەڵک استقباڵی لێکەن زۆر ئەسەن بەرەکەتی عەجیبی هەست بەرەکەتی جیاوازی نسبەت بە مانگەلتر بەڕاستی ئێمە خۆمان چونکە خۆمان ئەی خوێنین خۆمان لە دڵ خۆمانە و بەرتەی بەڕاستی ژنەفتومانە بیسومانە کە بە خەڵکی دڵیش ئەنیش بە خەڵکێ ئەو خەڵکەوە دانیشتون بە دڵی هەموو خەڵکی ئەنیشێت و هەمویان حەزیان لەسەر ئینشەڵا کە ئێمەش بتوانین ئەو ئەرگە کە ها بە سەرشانی خۆمانە و لەم مانگە مبارەکە ئەدایکین بە خەڵک. خوا دەستان خۆش بێت ئەمانەی ئەمشەو ئینشاءڵڵا بە دەنگە پرسۆزەکەیەوە ئینشاءڵڵا شەوەکە بڕازینەوە و بچینە لای یەکەمی بەرهەمتان. ئاینە خزمەتتان سەر خزمەت لە ئێمەوە. أي إمام المرسلين شمس الهدى أي إمام المرسلين شمس الهدى بحر الهمم أي شفيع المذنبين خير الورى مولى النعم أي نسيمك قلي الزارو شعاعك رخيت شوقي رجوع بدري تابانو عتري قلزاري إرم تخوى قربان هيج تبيبي رينيا دردي درون مكادوا أمشو قرشارم نفرموي وحسرتا يوم الندام أمشو قرشارم نفرموي وحسرتا يوم الندم لو روج ورويشت وتورا وضليمن هرچند دقرم بسروشين ما وضليمن قرباني كسبم كبا قرباني نبيبي وكبان دا صيدار قهي شاهي عربي بي شاهي عربي يعني قريشي نسبي بي جارقم بدوام روي أوجن راودلي أي شاهي مكوحاك مكي شاري مدينة أي رحمتها روشني زار المدينة حبيبك بن قلبه بمحال حزينة قربان
دينا كي رحمي بحالي رحمي بحالي رحمي بحالي قاسم فيران مالي فيران مالي فيران مالي لا إله إلا الله خالقي روج شميع هركس محمدية ومحمدي دوي الله لبر شفاعتي كوي أنوري دعاء لمحمد وآل محمد صلوات صلي على سيدنا محمد ربي دستان خوش بين دستان خوش بين أخو كاك محمد باب ملايتو لا شاعراني كلاسيك دا عرفانية زور بوني هيا
چۆن وەسفی مانگی ڕەمەزانیان کردووە ئەم مانگە چۆن ڕەنگی داوەتەوە لە شاعرەکانی ئەواندا بێگومان زۆرێک لە شاعیران باسی ڕەمەزانیان کردووە و ڕەمەزانیان چواندووە بە زۆر شێت وە بە وەسیلەی زۆر بابەتی تر زانیویانە یەکێک لە عریفان پێی وایە ڕۆژوو سفرەی گیانە سفرەی ڕۆحە بۆیەڵێ جەلالەدینی بەڵخیەڵێ مائیدەی جان ڕەسید ئەڵێ فریاکەوە ئەی مرۆڤ ئەی ئادەمی سفرەی گیان گەیشتووە یانزە مانگ مرۆڤ لەسەر سفرە و خوانی نەفسیەتی لەسەر سفرە و خوانی خواستە غەریزەیەکانێتی بەڵام ئەم مانگە هاتووە و سفرێکی ئاسمانیە مائیدەیەکی ئاسمانی و ئیلاهیانە و خودایانەیە هاتووە تا ڕۆحی خۆمان گەشە بکە پێ بدەین هاتووە تا وەکو لە ئاەتی فەرزکردنی ڕۆژوە لەعەلەکم تەتەقون هەتا ئەگاتە بەرهەمەکەی ئەو پەرژین سازیە ئەو چوونە بەنێو دڕک و داڵەیە و نەهێشتنی دڕک و داڵی نەفسە و ئەکا بگاتە لەعەلەکم یەڕشودون ڕشت بکە ئینسان گەشە بکە پلەی بەرە و پلەی ئادەمی بوون بڕوە واتە مرۆڤ لە ڕێگەی ڕۆژۆوە دەتوانێ ڕۆحی خۆی بدۆزێتەوە ئەو کاتەی مرۆڤ ڕۆحی خۆی دۆزێتەوە ڕۆح چی ونیەکە لاهیەتەن قولوبهم قورئانەڵێ دڵیان ون بووە یاخود کەلا بەل ڕان عەلا قولوبهم ما کانوا یەکسیبون یعنی دڵیان تووشی نەخۆشی ڕین بووە واتە ژەنگ و ژاری گرتووە چڵکی لەسەر نیشتووە ئەگەر ئەم چڵکی نەفسانیاتە چڵکی غەریزەکان دنیا پەرستی شەهوەت و سەروەت و شوهرەت کە ئاڵایە ئینسان لە 11 مانگەکەدا لە ڕۆژان و کات و ساتەکانی تردا ڕۆژوو دێت جارێکی تر دڵ قەلب زیندووە کاتەوە لەو نێوەندەشدا ڕۆح گەشە ئەکا و نەشونما ئەکاتەوە ڕۆژ حزور پەیاکاتەوە بە مەوای حەقیقی خۆی جارێکی تر بێدارە بێتەوە ئالێرەدا کە ڕۆح دێت لەم خوانە ڕۆحیەی خۆی ئەخوات یعنی چۆن جەستە ئەم قاڵبە ئەم بەدەنەی ئینسان پێویستی بە خۆراک و ڕۆژانە ئێمە لەسەر سفرە چەندین ژەم دانیشین هەموو غەریزەکانی ئینسان خواوە دروستکرۆ خۆراکی تایبەت بەخۆی هەیە بەڵام ڕۆحیش گیانیش خۆراکی تایبەت بەخۆیان هەیە خۆراکەکانیان هەموو ئەو خۆراکە معنەوی و عیرفانیانە و ئیمانیانن کە پەروەردگار خۆی ساتە پیرۆزەکان مانگە پیرۆزەکان ئاەتە پیرۆزەکان ئەو هەموو پێغەمبەرە پیرۆزەکان ئەمە موانی هێناوە بۆ ئەوەی ڕۆحی ئێمە بێدار بێتەوە محەممەد لەم مانگی پیرۆزەدا لەم مانگی ڕەمەزانە پیرۆزەدا ئەو خۆراکی کە باسێکی کە دەدرێت بە ڕۆح گرنگترین شتانێک چییە کە ڕۆحمان تێر بکەین بە عیبادەت بە پەرستش کە بە شێوازێک لە شێوازەکان بێت کە تاوەکو ڕەمەزانێکی دیکە ئەم خۆراکە بڕ بکات زۆر جوانە هەندێک خۆراکمانێ تایبەتە بە مانگی ڕەمەزان هەندێکمان هەیە خۆراکێکی گشتین لە تەواوی کات و ساتە پیرۆزەکان داهەن کە پەروەردگار ئاماژەی پێداوە کە ئینسانە مسڵمانەکان ئەوانەی ئینسانی ئیماندار وە لە ئیمانداریشەوە سەرتر مەقامەکان و پێگەکانی ئینسانی ئیماندار بەرزە هەتا ئەگاتە پلەی ئیحسان هەتا ئەگاتە ئەو پلەی کە بەردەوام ئینسان وا بیر دەکاتەوە وا مامەڵە ئەکا وا تەعامولەکە کە خوای گەورە ئەیبینێ خۆ ئەگەر تۆ ناتوانی ئەو بینی ئەو تۆ ئەبینێ ئەمە پلەی ئیحسانە ئەو پێگانەی کە ئینسان ئەو پەیژانەی کە ئینسانە گەێنێ بەم لایەنە معنەویەی بەهێز ئەکا یەکێک لەوانە بە تایبەت بە مانگی ڕەمەزان چوونە خزمەتی قورئانی پیرۆزە قورئان پڕە لە ئەسرار قورئان تەنها پیتەکان نییە تەنها مرەکەوی ڕەش و سپی نییە قورئان ڕاستە لە مەقامی یەکەمیا ئێمە پیتەکانە بینین پیتە ڕەش و سپیەکانە بینین یعنی دوای ئەوە ئەتوانین قورئان ماناکانیشی ببینین قورئان بەڵتنی هەیە وەکو عاریفان و تویانە یعنی ناوەندێکی گەورەی هەیە وەکو دەریاکان قوڵە ئەسراری هەیە قورئان حکمەتی هەیە قورئان ئیشاراتی هەیە هەرچۆن ئیشاراتی هەیە خوارتر لەو قوڵتر لەو لە تائیفی هەیە شتی ناسک و جوانی هەیە ئەو کاتی کە ئینسانی مسلمان لە مانگی ڕەمەزاندا لەو کاتە پیرۆزانەی کە خوا بۆی داناوە کاتێک دڵ حزوری هەبێت تەواوی قووە جیاوازەکانی ئینسان بە چاوی بە دڵی بە گوێیەکانی بە حزورێکی کامڵەن ئەچێتە خزمەتی قورئان
قورئان بۆ ئەو جارێکی تر دابەزێتەوە. یعنی ئەو کاتەی مرۆڤ ڕۆژانە کێشەیەکی هەیە، گرفتێکی هەیە، بە دەردێکەوە ئەناڵێنێ، بە پرسیارێکەوە، بە شوبهەیەکەوە، بە گومانێکەوە ئەناڵێنێ، ئەو کاتەی بەدڵ ئەچێتە خزمەتی قورئان، قورئان وەڵامیەداتەوە. قورئان جارێکتر ئەو ئاەتە بۆ ئەو ئەنێرێ کە ئەو پێویستێتی کە خۆراکی ڕۆحی ئەوە. یەکێکتر لە خۆراکە ڕۆحەکان زیکرەکانە. بەردەوام زیکر ئەگەر پێگە و مەقامەکەی بناسین، چکە زۆر جار مرۆڤەکان، ئینسانەکان ئێمە زیکر بە یەک شت ئەبینین، بە یەک جۆر، بە یەک پێگە و مەقامی بینین. زۆر جار ئێمە وێرد ئەو ویردەی بە زمانی کەین وا ئەزانین ئەوە ذیکرە، ئەوە لە ئاست و مەقامی ویردایە. عاریفان قوڵتر لەوەش باسەکەن کە ئێمە چیمان هەیە؟ ذیکرمان هەیە. لە ویردی سەر زمان کە ڕۆشتە دڵەوە ئەو کاتە ذیکرە، واتە بە دڵیش تۆ لەو کاتەی زمانی دەڵێ بە دڵیش ئاگات نەخوا بێ، ئاگات لەو ناوانە بێ. لەوە بەرزتریشمان هەیە کە فیکرە، ئەو کاتە نابێ خەیاڵی مرۆڤ لە جێتر بێ، بەڵام ناوی خوا بەرێ. کەواتە هەم بە زمان، هەر بۆی عاریفەکان پێیان وا بێت تەواوی ئەعزای مرۆڤ خەریکی زیکر و یادی پەروەردگارە. تەواوی ئەعزای مرۆڤ ئەبێ بەردەوام ناوی خوا بڵێتەوە لەم گەردونەدا. سوبحان الله سوبحان الله، پاک و بێگەردی خوا کاتێک مرۆڤەیڵێ ئەبێ بە تەواوی وجودی بڵێ، بە تەواوی ئازای بڵێ. بۆیە مرۆڤەکان زۆر جار دەرکی ئەوە ناکەن، دەڵێن ئێمە بەردەوام لە ویرداین، لە ئاماژە پێدان بە ناوەکانی خوا و ئەذکارانیان، بەڵام حاڵمان ناگۆڕێ. ئەزانی بۆ چکە حاڵمان لە جێیەکی ترە، بارودۆخمان لە جێیەکی ترە، و لە شوێنێکی تر ونین، دڵمان لە جێیەکی ترە، بەڵام زمانمان بەتەنها وابەستە کردو. ئەو کاتەی دڵیش وابەستەی ئەەکەین، فکریش وابەستەی ئەەکەین، خەیاڵیش وابەستەی خوا ئەەکەین، ئەو کاتە مەحبوب لە نێو دڵدا حەزوری هەیە. کاتێ تۆ دڵت داوە بە وابەستەبوونێکی تر و تەنها دەتەوێت بەزار بانگی بکەی، ئەو کاتە وەڵام گۆی حەقیقی تۆ نابێت. هەر لەگەڵ ئەم کەلیمە جوانانەی خۆتا بۆ شارێکمان بۆ ناخوێنیتەوە. یا خزمەتانە. هەتا وەک تۆ شارەکەت ئامادەکەی با بچمە لای کاک سوهەیل. کاک سوهەیل چەند ساڵە خەریکی سروود بێژیت و کەی دەست پێ کردووە؟ بسم الله الرحمن الرحیم. سلام عرض دەکەم لە خزمەت گلەیەکتانە، ئینشەڵڵا تاعەت و عیبادەتتان قبوڵ بێت لەم مانگی پیرۆزە. واللهی من قبلی ئەوە کە شڕۆکەم بە کاری سروود، کاری قەرائەتی قورئانم ئەنجامەدا. کەم کەم لە مەراحلی قورئان کە هەڵبەتە کە تواو ناوێ، وەڵێ پیشۆ کەفتم لەم کارە، ئەدامەمدا و کاری قەرائەتی قورئانم تواو کرد. لە تەک مەکتەبی تەریقەت و عەرفانە ئاشنا بووم، عەلاقەی زۆرم پەیا کرد بەم کارە. فکرەکەم لە سنێ قبلەوەی کە بڕم بۆ مەدرسە شروعم کردە بەم کارگەلە. دقیق تایمێ بە خصوصینەوە کە بێژم واردی کاری عەرفان یا سروود یا دەفنەوازی بوومە، لە هەر سنەی کۆڵن هەر لە بەدوێ تەوەلودیان لە تەک کاری سروود و تەکیە و خانەقەوامانە ئاشنان. من شەروە لە مناڵی خۆ دەستی خۆش ماوەسەگیان بێمە لای بەڕێزە دەگەر شارەکە دامادە بێ شەوەکەمان زیاتر برازێنیتە ئینشاڵڵا. قسمەتیان دڵ باڵ دەگرێت. ئەی دڵایامێک کە بە دیار سووتانتەوە، چاوەڕوانی باڵگرتن و بە هەوا چوونی خۆڵەمێشت بوو. ئومێدم چان لە دەرگای ئومێدەوار بوونتدا، ئیلاهی ئەم حاڵەتاکەی. ئەو تازە بە تازە بە زەویە دەنووسێت و من چاوەڕێم بەرەو نورستان باڵ بگرێت. ئیلاهی ئاخر دڵ چۆن باڵ دەگرێت کە ئامادە نییە ئەو هەموو بەردەسەنگینانەی خواستەکانی و ئەو هەموو قورسایی غەریزەکان و سێبەری غەفڵەت بە کۆڵیاندا داوە نەدۆڕێنێت. ئیلاهی دەی دڵ ئەمانە نەدۆڕێنێت،
کوا دەتوانێ تۆ بباتەوە. ئەی دڵ فرسەتە و کەمێ هۆشیار بە، ئەمڕۆ لێرە مەیدانی دۆڕانی ئەو بارە سەنگینانەیە، ئەگین ڕۆژێوە پێش دێت مەرگ دێت و هەموو ئەو بارە سەنگینەت لێ دەسەنێتەوە. ئای کە غەفڵەت زەدێ دڵ، ئای کە غەفڵەت زەدێ دڵ، نازانێ کەوا لازمە پێش هاتنی ئاو ڕۆژە ئەو کۆڵە قورسانە لە خۆی بکاتەوە. دەی بێ ئاگا تاوە ختماوە فکرێ بکەوە، بە زۆر لێت وەربگرنەوە یان بە ئیختیاری خۆت ئەو قەرزە کۆنە بدەیتەوە. عەجەب غەفڵەتێکە دڵ وا دەزانێت تا باری قورستر و ماڵی فرەتر و نێوبانگی زیاتر و نەفسی چڵێستر سەفەری خێراتر دەبێ. مەولانا گوتەنی هەی بێ ئاگا ئەگەر نەتەوێ و نەخوازی و نەتبێ زووتر دەگەی. ئەی دڵ و ئاگا بێرەوە، لە مەملەکەتی تاریکیدا بارگە و بنەت داناوە و داوای ڕووناچی و نور و سووتانەکەی. مشتاق و چاوەڕوانی جامی نیعمەت و شەرابی مەدحی ئەوانی دیکەیت و دەتەوێ بە دیداری خودی دۆست بگەی. شێخی سعدی چەند جوان دەفەرموێ تاڵە و ژەهرە ئەو پەیمانەی، تاڵە و ژەهرە ئەو پەیمانە شەرابەی لە دەستی ئەوانی دی وەری بگری. بادەی ئێمە شیرینە و وەک شەکرە چون لە دەستی مەحبوب خۆی وەری دەگرین و دەینۆشین. دیگەران را تەلخ میایەت شەرابی جووری عشق، ما ز دەستی دووس میگیریم و شەکەر میشەوە. ئیلاهی ئیلاهی چەند بچووکم من کاتێک تەنها ئاگاداری ئەم حاڵەی نەفس و دڵی خۆمم، تعلەم ما فی نەفسی. بەڵام تۆ چەندە مەزنی، بەڵام تۆ چەندە مەزنی کە من هیچ ئاگاداریەکم لە تۆ نییە. ولا ئەعلەم ما فی نەفسیک. ئەی دڵ ئای لەو ڕۆژەی هەموو شتێک ئاشکرا و ڕوون دەبێتەوە، لەوێڕا نهێنی محیبان و بانگەشەی عاشقان ئیفشا دەبێ. واوەیلا بۆ تۆ ئەی دڵ ڕۆژی وەڕاستگەڕانە و دەرکەوتنی ئەسڵ و لاچوونی حیجابەکانە. فریاکەوە لێرە، فریاکەوە ئەی دڵ لێرە، فریاکەوە لێرە خۆت ڕوت و ڕەجاڵ نەکەی. لەوێڕا ئۆریانی و ئەی بۆ ئارت لە بۆ عالەم دەردەکەوێ. لێرە هەتاوی مەحبوب دەبێ لە سێبەرت بکەوێ. يوم ينفع الصادقين صدقهم، يوم ينفع الصادقين صدقهم. هاوار ئەی دڵ، هاوار ئەی دڵ گەر لەو ساتەدا بەدووی مشتێک ڕازگۆیی دابگەڕی، بەدووی مشتێک ڕازگۆیی دابگەڕی. سەیگیان دێنەوە لای بەڕێزت کاگەمیگیان خزمەت لە ئێمەوە تا چەند بە دڵێکی ینی پڕەوە کاتێک کە سرودێک دەبێژیت کاریگەری بێ لەوەی کە بە دڵیش ینی ئەگاتە لای گوێگر. بەزەر بە سەڵی فارسیمانەسە فەرمێت ئەنچە ئەس دلبەرایەت لا جەرم بەردل نشینێت. مەداحی وەختێکە لە شوێنێکە لە مەحفلێکە لە جلسەیەکە مشغولة بمدح ووصف نعتي رسول الله صلى الله عليه وسلم تا أو مدحتها أو نعتتها أو وصف لبان خويا وتأثير دانا لبان الدلو دروني مستمع أو تأثير دانا يقينا. وبراسي وايا كهركسي مداحي وزحمتك شيء لمدح ووصف نعتي بيغمريانا كأرجيك وظيفك لسرشان هركسي كدني خوش بإخوة تعالى دني خوشي بيداويت براسي أويك أو شرتك الأول جار أول بال لبان لي خوي وتأثير داني تو دواي أو بتواني لبان لي مستمع ومخاطبي خوي وتأثير داني وأو تأثيره
بەڕاستی تەسیری ئەمە بوومانە بەڕاستی ناو جلساتە ناو مەحافلە بوومانەکە کەسێک بووگات کە دانیشکە ئەوڵجاری بووگە لە ناو مەحافلی مەولودیە لە ناو مەحافلی مەراسم و مەحافلی نعت و وەسفی ڕەسوول الله بووگە هات کە دانیشکە چێشی وەرگریە لەو جلسە حەزی پێگرێ بەڕاستی لەبانی و تەسیری دانیاگە و ئەو تەسیریە بووگە بەهۆی ئەوە بووگە باعیسەوە کە هەموو جارێ لە ناو ئەو جۆرە جلساتە هەمیشە شرکەتی کردگە و بووگە زۆر باشە حەزەکەین دووبارە گوێویستی دەنگتان ئینشاءڵڵا بەسەرچە مەجلیسەکەمان پڕچێژی ئیمانی بکەین ئینشاءڵڵا ئەمشەو هەر مەردێ شترداری ئۆڤەیس غەرەنیست هەر لؤلؤ و مەرجانی عەقیق یەمەنی نیست هەر سەنگ و گلی گوهر تابان نگردد هر احمد و محمودی و رسول مدنی نیست با مرد خدا پنج مینداز چون امرود این جسم خلیل است آتش زدنی نیست با مرد دلان هند مده خیش میازار زیرا ابو جنگ مسلمان شدنی نیست جایی که برادر به برادر نکند رنگ بیگانه برای تو برادر شدنی نیست صد بار اگر دایه به طفل تو دهد شیر غافل مشو ای دل مادر شدنی نیست شوان خلواتاً مع بأغيار عالم قشناخو الله بدارا شاخي شتاوت ويعاتري شوق ويخوش بين ويهانا سيدو ويخوش بين ويهانا سيدو يا رسول الله نزاري فرما يا حبيب الله نزاري فرما يا رسول الله نزاري يا رسول الله نزاري فرما يا حبيب الله نزاري فرما يا رسول الله شيرين رنگوم دستهانا من بدامینی تو بگذر جا تقصیر ندانیم گردن امجار و اخلاص پنام آوردن امجار و اخلاص پنام آوردن یا رسول الله نزاری فرما یا حبیب الله نزاری فرما یا رسول الله نزاری یا رسول الله نزاری فرما یا حبیب الله نزاری فرما ای عزیز بگیانو وینای پروانم عزیز بگیانو وینای پروانم ویل ویل مگیر و سر یو دیوانم ویل ویل
سريودي وانا يا رسول الله سلام عليك الله 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 يا الله يا ربي صلي على المصطفى صلوات وسلام رسول الله 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 يا الله يا رب صلي على المصطفى يا رسول الله يا شاين ازدارك شفاء طلبك ودرد دارك يا رسول الله يا شاي مدينة يا رسول الله يا شاي مدينة مركزها شدة لي مشكينة ميشا شدي ظلمك مشكينة روحنا فينا يا رسول الله سلام عليك شيكارك الله الله روحنا فينا يا رسول الله سلام عليك شيكارك يا رسول الله قلوبني يا قربان قربان في محزور وقت زانقر دنك تشوشر من دويستا وملدور وقت زانقر دنك تشوشر من دويستا وملدور السلام يا باقي أنا السلام 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 يا تان خۆش بێخوا کاک محەممەد چما بێ ناو بڕمانەیە چینە لای ناو بڕۆ پشێ وەرەگرین دواتر دێنەوە وڵاتە بەڵێ ئازان و خۆشەویستانمان بەردەوام دەبین لە بەرنامەی سیگەوهەر ئینشاڵڵا بە میوانداری ئەمە زوو خۆشەویستانە شەوەکەمان پڕ دەکەین لە مناجات و شعر و کۆمەڵێک سرودی پڕچێژی ئاینی ئینشاڵڵا کاگە میرگیان بێمە لای بەڕێستان پێمان خۆشە دووبارە گوێمان لە دەنگی بەڕێزت بێ ئەم شەومان دوو دەکەین بەڵام ئینشاڵڵا خۆشێک بۆ تەنووسکە خير الورى يا أيها المختار من خير الورى خلقا وخلقا توحدا
ربنا يا ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار كريم يا مجيب يا الله يا الله يا الله اللهم إنك تحب العفو فاعف عنا يا عفو يا الله يا عفو يا الله رب اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب يا أكرم الأكرمين يا الله يا كريم يا الله يا كريم يا الله يا رحيم يا الله بروين في غاري حرام بنوبة بروين في غاري حرام بك انت منا لذاتي الله بك انت منا لذاتي الله الله يا الله الله يا الله يا ربي صلي على المصطفى صلوات مسجد النبي بنوبة بروي مسجد النبي بك انت مناي نبي عربي بك انت مناي نبي عربي الله يا الله الله يا الله يا ربي صلي على المصطفى صلوات مسجد القباء بنوبة بروي مسجد القباء بك انت مناي شيخ خير الورى بك انت مناي شيخ خير الورى الله يا الله يا الله يا
ناوی دەستان خۆش بێ خێبنە کاک محەممەد با بەمە لای تۆ لە شیکنوویەکی کورتمان بۆ بکەی بۆ سوودەکانی ئەمان چکە هەندێک وشیان هەیە بەکارهێناوە لەوانەیە لای بینەران جێ سەرنج بێت بڵێ ئەو شانە بۆ بەکاردێنێ شیکردنەوەی تۆ چێ بۆ ئەوانە بێگومان ئەدەبیاتی عیرفانی چ نەسر چ شعر چ ئەو غەزە لە جوانانەی کە شاعیرانی کورد چ شاعیرانی تردایان ناوە بێگومان هیچ یەکێک لەو چەمکانەی کە بەکارێنن ئەو شانەی بەکارێن ئەو کەرستانی بەکارێن ئەو ڕەمزانەی بەکارێن ئەو سمبولانەی بەکارێنن هیچ شتێکیان بێمەبەست نییە واتە مەبەست و مانا و مەغزایەکی لە پشتەوەیە بۆیە ئەگەر بە زاهیر تەماشای وشەکان بکەی زۆر جار لە ئەو شعر و ئەدەبیاتە جوانەی کە عاریفان هێلەی تێناگەی و بە زاهیر حکمی لەسەرەدەی بەنمونە ئەم پیاوانە لە غەزەلێکی جوانیانە وشەی سەگیان بەکارهێنا وشەی سەگ لە نێو شعر و غەزەلی زۆرێک لە عاریفاندا بەکار هاتووە بێخودی شاعیری خۆمان لە زۆر شوێن بەکاری هێناوە نالی شاعیر بەکاری هێناوە زۆرێک لە زۆر کەس تێناگاڵە باشە شاعیرانی کورد کە خۆیان بەخوا ناس و عاریفەزانن بۆ زۆر جار خۆیان کردووە بە سەگ نەفسی خۆیان کردووە بە سەگ ئەم شتە نادروستە ناشەرعیە لە کاتێکدا ئەو کەسەی لە شعر تێبگا ئەزانێت زمانی شعر زمانی عامە و خەڵک نییە جیاوازە لە زمانی ئاسایی سەگ بەمانای نەجەستێت واتە ناپاکی پیسی ئەو کاتی ئینسان بە گوناه تووشی دڵی تووشی پیسی و چڵک و ژەنگ و ژار ئەبێ ئالەو کاتەیە ڕەمزێک سمبولێکیان بەکارهێناوە عاریفەکان ئەو کاتی کە خۆیان بە گونابار زانیوە و چەو چەمکی سەگیان بەکارهێناوە سەگ لە کوردەواری خۆشمانە لە ئەدەبیات و کللتوری کوردیا بە گڵاو باس کراوە چونکە بە پیشتێکە کە گڵاوە پیسە لە ڕووی زاهری و لە فقی ئیسلامیدا سەگ گڵاوە پێویستی بە پاکردنەوەیە ئالەو کاتە ئەوانی نەفسی خۆیان بە پیس ئاماژە پێداوە بەڵام لە شعردا هاتوون چەمکی وشەی سەگیان بەکارهێناوە کەواتە ئەو کاتەی نەفسی ئینسان ئالوودە بە گوناه ئەوێت ئەو کاتە هاتوون چەمکێکی جوان کورد تەنها یەک گوشە بەڵام یەک دنیا مەغزای جوانی لە پشتەوە ئاماژە پێداوە شاعیران تەواوی ئەو شتانی هێناویانە شەمع و پەروانە و حتا مەسەلەن باز و هوما و هەموو باڵندەکان هەر هەمووی ڕەمزە هەر هەمووی باس لە جۆرێک لە لایەنی نەفس پەرستی ئینسانەکە کاتێک باسی بازەکەن ئەو کاتەیە بە ئینسان بە شوێن سەروەت و سامان ئاوێڵە باس ئەڵێن لە کللتور و ئەفسانەکانە هاتووە ئەڵێ بەسەر هەر کەسەوە نیش ئیتر دەسەڵات و حکومەت و قودرەتی دەسەکەوێ هەماشیان کاتێک بەکارهێناوە کە ئەو کەسە نزیکی دەسەڵاتداران و زاڵمەکان بێ بیاڵدانیان بکا بێت لە نزیکیان بێت دۆستایەتیان بکە مەتحیان بکە ئەوە کاتە هەمایان بۆ بەکارهێناوە شەمع و پەروانەشیان بۆ حاڵاتی عیشق و نزیکبوونەوە و دۆستایەتی و قورب و محەبەت باس کردووە خۆشەویستی خوا باس کردووە ئەوان و کاتیان باس کردووە کە ئینسان خالیس ئەبێتەوە ئەو کاتەی دڵ بە تەواوی لە ئەغیار و لە ناحەزەکان پاکە بێتەوە ئەو کاتە دڵ تەنها و تەنها ڕووی تەوەجوهی لە شەمع لە نووری خوایە لەو کاتەیە کە ئینسان خالیس ئەبێتەوە تەنها و تەنها بەرەو نووری خوا و لە سێبەر و تاریکایی نەفسی ئەوەی نەفسی خوازێ دوورەکەوێتەوە بارگە و بنەی بەرەو مەملەکەتی نور و ڕۆشنایی و تەجەلی پەروەردگارە پێچێتەوە مامۆستا یەکێکی دیکە لە لای عاریفان ئەو کات و ساتانە حتمما کات و ساتەکانیان زۆر بەلاوە گرنگ و بەڵام زۆر جەخت لەسەر شەو ئەکەنەوە لە شعرەکانیانە لە عیبادەت و لە پەرستشەکانیانە شەو هەڵبەت نیوەشەوەکەی کە هەڵدەسن ئەمەش تایبەتمەندێکی خۆی هەیە لە خۆی باڵادەست کە دادەبەزێتە سەر ئاسمانەکان و لێ خۆشببوونی خۆی ڕادەگەێنێت بۆچی ئەوانی ژەوەندە شەویان بەلاوە گرنگ بووە شەو یەکێک کاکدانە لەو چەمکە زۆر جوانانی کە زۆرینەی شاعیران و زۆرینەی عاریفان باسییان کردوە چونکە شەو ئەو کاتێک کە ئیدی تەزاهور نامێرێ ڕیاکاری نامێرێ ئەو کاتێک کە ئیتر ڕاستە و خۆ مستەقیم دەردی دڵ بۆ لای دەرماندەی دەردەداران دەکرێت ئەو کاتێک کە ئیتر مرۆڤ دڵی بە تەواوی تەوەجوهی لای یار و دۆستەکەیەتی مەحبوبەکەی خۆیت هەروەکو خوێندیانەوە مەولەوی شاعیرە لە شەوەن خەڵوەتەن ماڵ بێ خیارن ئیتڵ ماڵ
ناحەز و ئەغیار هەموو ئەو شتانەیە کە ڕۆژانە نەفسی ئینسان پێوەی مەشغوڵەوێ. کاتێ مرۆڤ ماڵی بێ ئەغیارە، ماڵی دڵی بێ ئەغیار، بێ ناحەزە، بێ یعنی ئەو کاتێک کەیتر دڵ گسکی لێدەی بە نووری خوا، بە ئاياتی خوا، ماڵ پاکە بێتەوە بۆ هاتنی دۆست ئامادەیە. بەڵام چ کاتێک دۆست ئامادەی بدێ ئەوە ئیدی ئەو خۆی وتەی پەروەردگار خۆیەتی لە سەیەکی شەودا پەروەردگار دێتە حزور. ئەو کاتەی هەموو ئەو کەسانی دۆستایەتی شتەکانی تر ئەکەن دەستیان لێ بەراوەڵێ من ئامادەم و چێ دۆستایەتی حەقیقی منەوێ بێتە مەیدانەوە. شەوان خەڵوەتەن ماڵ بێغیارن، عالەم گڕوەتەن دۆست خەوەردارن، تەنها دۆست خەبەردارە. بۆیە تەنها عاشقانی ڕاستەقینە، محیبانی ڕاستەقینە، ئەوانەی ئیدعای عیشق و مەحەبەت و دۆستایەتی پەروەردگارەکەن لە نیوە شەودا ئاچنە دیداری. بۆیە مەولانای جەلالەدینی ڕۆمی لە یەکێک لە مەسنەوی معنەویدا، لە یەکێک لە داستانە کورتەکانیدا داستانی کەسێکە گەڕێتەوە، چیرۆکی کەسێکە گەڕێتەوە کە ئیدعای عاشقایەتی و خۆشەویستی لەگەڵ دۆست و یارێکدا ئەکا. بۆیە دۆست و یارەکەی تاقی ئەکاتەوە، پێی دەڵێ لە سەیەکی شەودا، لە نیوە شەودا ئەوە کاتی ملاقات و دیداری من و تۆیە، ئامادە بۆ و دیدارمانە. ئەڵێ ئەو کەسە دەچێتە جوان و دیدار بۆ لای یار و دۆستەکەی کە ئەمە ڕەمز و سمبولێکی زۆر گەورە و جوانە بۆ ئەو کەسانی کە عاشقایەتی و دۆستایەتی و خۆشەویستی لەگەڵ پەروەردگاراکەن کە وعدی خۆیەتی یحبهم ویحبونه. ئالەو کاتەیە ئەو کەسەی کە خۆی بە محب و عاشق و خۆشویستی ئەوی ترەزانێت بەردەوام چاوەڕوانی هاتنی یار دۆستەکەیەکە. لەسەر خۆشەویستی خوددا و عشق و ئەگەر بکرێ ئەمە تەواو بکەم پرسیارەکەت بیر نەچێتەوە، ئەم چیرۆکە تەواو بکەم ئەوانە پرسیارەکەت بیر نەچێتەوە بمبورەکە وەستانمی. لەو کاتەدا بێتاقەتە بێ و چاوەڕوان نابێت و وردە وردە وەنەوز دێت و خەوی لێ دەکەوێت. بەڵام لەو کاتەدا دۆستەکەی یارەکەی دێت کە سەیرەکە ئەو کەسەی کە ئیدعای خۆشەویستی و مەحەبەت و دۆستایەتی ئەوی کردووە خەوی لێکەتەوە. بۆیە چەندانە گوێزێک دەهێنێ دەیخاتە گیرفانیەوە دەڕوا بەیانی ئەو کەسەی کە محیب بە و ئیدعای خۆشەویستی کرد و خەبەری دەبێتەوە و دەزەدا لە گیرفانی چەندانە گوێزێک دەبینێ. دەکسەر تێدەگات کە یارەکەی مەحبوبەکەی بە زمانی حاڵ بەوی وتووە ئەتۆ هێشتا مناڵی، ئەبێ بڕۆی خەریکی یاری و گڕوگاڵی مناڵی خۆتبی، هێشتا نەگەیشتویتە ئەو کاتەی ئیدعای دۆستایەتی و خۆشەویستی بکەیت. بۆیە شەو ئەو کاتەیە کە ئینسانەکان خالیسن مخلیسن لەگەڵ محەبەتی پەروەردگاردا دیداریان هەیە. شەو ئەو کاتەیە کە وەختی دەردەدڵە، وەختی خەڵوەتە، وەختی پاک بوونەوەیە، وەختی نزیکی و قورب و دۆستایەتیە. بۆیە هەمیشە عاریفەکان شەویان بە ماڵی خۆیان زانیوە، شەویان بەو کاتە زێڕن و ئاڵتو نەزانیەوە کە ئەوان لە ڕێگەیەوە عروج بکەن، چوونە خەڵوەتەوە بیر بکەن، تەفەکر بکەن. هاوسەیان وەڵامەکەی باز بە کورتی جوابمان بیتەوە. لە سەرای قسەکان هەتا و کۆتایی باسی عشق و خۆشەویستی خودات کرد. بۆچی پێویستە ئێمە خودامان خۆش بێت و عاشقی بین؟ پرسیارێکی زۆر گرنگە. یعنی زۆر کەس ئەپرسێت ئەڵێ باشە ئێمە بێ خودامان بۆچی خۆش بێ؟ خۆشەویستی خوا لە پێناوی چی بێ و لەبەر چی بێ؟ بۆیە عاریفان ڕوانگەیەکی زۆر جوانەڵێن، ئەڵێن هەندێ مەقامی ئینسانەکان لەبەر بەهەشت خۆیان خۆشەیە، لەبەر قەسر و قسوور و ئەوە، بەڵام ئەوان سێ چوار ڕوانگەی زۆر جوان بۆ خۆشویستنی خوادانێن. دەڵێن خاڵی یەکەم ئەوەیە کە خوددا لە ذاتی خۆیدا شایانی خۆشەویستیە، چونکە خۆی زاتەن یاوە دوودە، خۆی یا کەریمە، خۆی کەریمانە مەحەبەت و خۆشەویستی و نیعمەتەکانی بە تەواوی ئینسانەکان بەخشیوە بەبێ غەرەز، بەبێ چاوەڕوانی، بە هەموو مرۆڤەکانی بەخشیوە، بەبێ ئەوەی بڵێ ئەمە کێیە ئەوە کێ نییە، سات و ناساتی نییە. بۆیە خوددا لە ذاتی خۆیدا بەبێ ئەوەی لە پێناوی هیچ شتێکا بێ خۆی زاتەن شایستەی پەرستنە، هێندە گەورەیە، هێندە عەزیمە. ئەمە خاڵیەک. خاڵێکی ترەوەیە ویستن و خۆشویستنی خوا لە پێناوی هەر ئامرازێکی تردا دەڵێن بە ئامرازکردنی خوایە. تۆ بێ خودات ئەوەندە بە مەزنی بە عەزیمی خۆش بوێ لەبەر لوتفەکەی یا لەتیفە، لەبەر کەریمیەتەکەی یا کەریمە، لەبەر مەوهیبە و یا وەهابیەکەیەتی کە تۆ خۆشتە
خۆشتەوێ کەواتە تۆ نابێت لەبەر ئامرازێک خوات خۆش بیست. خاڵێکی ترەوەیە کە دەڵێن خۆشویستنی خوا هەر کەت خۆشەویستی خوای دەستکە و گەنجینەکەی دەستکەوتووە کەواتە هەموو شتەکانی تری دەستکەوتووە بەڵام خۆشویستنی شتەکانی تری نەفس و دنیاییەکانت دەستکەوێ مەرجنی خۆشەویستی خوات دەستکەوت بێ بەڵام ئەو کاتی خۆشەویستی خوات دەسەکەی خۆشەویستی تەواوی موجوداتی تر دەستکەوتووە. دەست خۆش بەوەسەیان زەحمەتی کێشام بینەوە لای کاک ئەمیر و کاک سوهێل ئەگەر شتێکی دیکەتان ئامادە بێ ئەماکەینە دوا بەرهەم ئینشاءڵڵا زۆر ماندوومان کردن خۆی پاداشتان و کاک محەممەدیان بەڕێزیش ئینشاءڵڵا هەڵبە دەبێت شەوەکانی دیکە لەگەڵمانەوی ئەمازیانە لە ڕۆژهڵاتەوە هاتوونە شەیەکی دیکەمانیشمانەیە نایەوە ئینشاءڵڵا. بەڵێ ئازان و خۆشەویستان بەم بەرهەمەی کاک ئەمیر مەلەکی و کاک سوهێل و دەستخۆشی لە کاک محەممەد باران دەکەین بۆ ئەو وشە جوانە پڕ ئەدەب و پڕ ئیرفانیانی و شعرە زۆر جوانەکانی بەم شێوازە دێنە کۆتایی بەرنامەی سیگەوهەری ئەم شۆمان ئینشاءڵڵا تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەسپێرین و تاعەت و ڕۆژی هەموو لایەکتان قبول بێت خوای گەورە هەموو ئەو عیبادەت و پەرشانی کە لەم مانگە پیرۆزەدا ئەنجامی دەدەین بیکاتە توێژویەکی پڕبەرەکەت بۆ ڕۆژی دواییمان تا بەرنمێکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ. زۆر سپاسی سپۆنسەرەکان مەکەم باخان حیجاب لە تەلاری ئاوباری نهۆمی دووهەم دوکانی ژمارە 190 و 120 هەروەها لەچکی M&K کە دەکەوێتە جادەی کاک ئەحمەدی شێخ سەر و مزگەوتی گەورە بازاری بەختیاریت یەکەم دوکانی لەچک هەتاوەکو شەوێکی دیکە و ڕۆژێکی تر و هەروەها شەوێکی پڕ پەیمنی لە مانگی پیرۆزی ڕەمەزانی پیرۆزدا بخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ بێت. الله الله شيدان الله عشقم شاني رسول الله 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 شيدان الله عشقم شاني دلعي خوشي تابع